بەڵێ لەسەر ڕۆڵی سەرۆکی حکوومەت لە چارەسەرکردنی کێشەکان من میوانێکم لەگەڵە بێ لە سلێمانیەوە ئەویش حەسەن جەباری چاودێری سیاسی. کاک حەسەن، ئەم کاتت باش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک بوو لەو کابینەیانەی کە زۆرترین ئاڵنگاری و کێشە و گرفت ڕوبەڕووی بوویەوە، بە تایبەتی ئەو ئاڵنگاریانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەهاتنە پێش ئەم کابینەیە. بەڵام مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەت چۆکی دانەیە و لە یەکێک لە دیدارەکانیان لەگەڵ گەنجان ئەڵێت ئەگەر بە تەنیاش بێت من خۆم لە بەرپرسیارەتی نادەزمەوە، دەچمە ژێر ئەو بەرپرسیارەتی لەسەر شانمە و هەرواشی کرد. ئێوە ڕۆڵی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی ئەم کێشانە چۆن هەڵەسەنجێنن؟ سڵاو ڕێزم بۆ جناب کاک عەمار. دیارە وەکو ئاگدارن ئەم کابینەیە وەکو باس کرد لە دۆخی یان لە دۆخێکە کە سەرەتا دەست بەکار بوو هەممان نەزانین ئەگەر بین دابەشکاریەک بکەین ئەو دۆخەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تیابوو لە دروستبوونی سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کۆمەڵی قەیرانات. یەکێک لەو قەیرانە بڵین ئەوانەی سروشتین یان ئەوانەی کە بینیمان وەزعی نەخۆشیەکان کۆڤید-19 دابەزینی نرخی نەوت بۆ $20 لە خوار $20 بوو. مەبەستمەوەی دابەشی کەین بە دوو تەحەدی ئەو ئاڵنگاریانی کە لەو سەردەما هەبوو توانی سەرگۆزیران لەگەڵ تیمەکە بە بەرنامەیەکی ڕێک و پێک یان بەراوردی کەین بە وڵاتانی کە کۆڤید-19 تیابوو کە ئەو ئاڵنگاریانی تیابوو توانی زاڵ بێ بەسەر ئەو وەزعەت تەندروستیە نەخوازرا و کە هاتبووە پێشەوە توانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستان لە قۆناغێکەوە باتە قۆناغیە. ئەمە دۆخێکی دژوار بوو کە دۆخێکی بڵین هەموو دنیای کردوبووە لەو چوارچێوەیە هەرێمی کوردستانی کردووە. دۆخی دوای ئەوە قۆناغی دوایەوە بەتوانم باسیکەمەوە ئاڵنگاریانی کە دوای ئەوە ئەو ئاڵنگاریانە بوو کە بەڕاستی محکەمەی بەناو ئەتیحادیان بەناو دەستوری چکە بەڕاستی بەپێی دەستورە محکەمەی دروست نەبوو کە هەوڵیا کۆمەڵی کێشە و گرفت بۆ هەرێمی کوردستان هەم لە ڕووی یاسایی هەم لە ڕووی دەستوری و دروستکە. دیار بوو یانی هەوڵدرا لە ڕێگەی هەندێک هێزی شیعی ئەگەر وا بڵێن ئەگەر هەمووشیانە بن هەوڵدرا قەوارەی هەرێمی کوردستان بچوو کرێتەوە و زۆر بە ئەنواع فشاری جۆرا و جۆر ئەم جاریان پەنایان بردووتە بەر یاسا و دەستور کە شتەکان هەم نایاساین هەم نادەستور تا گەیشتە ئەوەی پەنا بنە بەرەوەی قوتی خەڵک ببڕن. دیار بوو هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت بەڕاستی بەرامبەر ئەم ئاڵنگاریە وەستایەوە و بەرامبەر ئەو فشارە دەرونیان ئەو فشارە زۆرانەی کە ئەکرا لەلایەن هەندێک حزبی سیاسی لەناوە هەندێک لایەنی کە لە شیعەکان هەموو ئەمانە ئاویست دۆخێک دروستکەن لە دۆخێک بێمتمانەیی و دۆخێک بە ئیرادەیی بۆ خەڵکی کوردستان. یان بیستم وێنەکە پیشان بەم ئەم وێنەیە بەو ئاراستەیە بوو کە ئێستا ئاراستەکە گۆڕاوە بە جۆرێکیکە و ئاراستەکە لەوە هاتۆ کە خەمخۆری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان گەشتوتە ئێستا لە مانجێکە کە خەڵک فەرمانبەران مافی خوانە بەڵام ئەو مافە وەرگیراوە ئەو مافە داکۆچی لێکراوە ئەو مافە بەدەست هاتووە کە موچەی مانگی دووسێ و موچەی مانگی چواریش دیارە ئامادەکاری بۆ کرد. باش کاک حەسەن لە قسەکانتە ئاماژە بۆ ئەوە کرد ئەو فشارانەی کە لە ناوخۆ دروستەکرێن لە هەمان کاتە لەگەڵ ئەو فشارانەی لە دەرەوە ئەزانین لە دەرەوە بۆچی فشارمان لێەکرێت، ئەزانین لە دەرەوە بۆچی ئەیانەوێت ئەم قەوارەی هەرێمی کوردستان لە ناو بەرن، ئەزانین لە دەرەوە بۆچی ئەیانەوێت شکستمان پێبێنن، بەس لە ناوخۆ بۆچی ئەم هەوڵانە ئەدرێت. کاک عەمەر دیارە وێنەکە ئەوەی وردەکاری بکاتیایەوەی بیبینە ڕەنگە زۆر ئاسان بێ ئەوانەی لە ناوخۆن دیارە مۆزوعی هەڵبژاردنەکان بەڕێوەیە ئەنجا کاتەکەی چۆنە بێ لەکەیا بێ مویمەوە هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەکرێت دیارەوە هەم نیازی حکوومەت ئەم سەرۆکایەتی هەرێمیش مەرسومی بۆ کاک حەسەن هەڵبژاردن پاساوە بۆ ئەوەی بگاتە ئاستی یاسک شکاندن. ئەنجام مەبەستەکەم لێرە ئەمێ ڕوونی کەمە بە تەحدید یعنی تۆ هەڵبژاردن نابێ بکەیتە پاساوێک نابێ باڕاستێکی نابەجێ خەڵک بەکار بێنی و بەداخەوە ئەڵێم جاریکە بەداخەوە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەندێ ینی ئەوانەی کە بەشدار بوون هاتنە سەرجادە
بۆ ئاراستەی کە خزمەت بەلایەنێکی سیاسی بکەن دوجار بۆیان دەرکەوت کە ئەو لایەنە سیاسیە ناتوانێت نەوەعدەکانی نەبەڵێنەکانی وەک پێویست باتە سەر چکە بۆ ئەوەی دوجار تەعامل لەگەڵ حکومەتی بەغداکە لە ڕووی پرۆتۆکۆلی لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوری حکومەت هەرێمی کوردستانە و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئەم لایەنە لایەنی فەرمین بۆ مفاوەزات و بۆ گفتوگۆ کە هەمووشمان نەزانین تیمی حکومەت هەرێمی کوردستان کە جەنابی سەرۆکی حکومەت خۆی بە شەخسی هەمیشە لەگەڵ سوودانیە لەسەر خەت بووە سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەوەی بێت ئەم دۆخە معالەجەکە ئەم دۆخە ئاوەزاییوە بۆی ڕوونکاتەوە کە بەڕاستی ئەگەر ئێوە بێن بتانەوێت قەواری هەرێمی کوردستان لاوازکەم بتانەوێت ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بشکێن بتانێت خەڵکی هەرێمی کوردستان برسیکەن بەڕاستی ئێمە ڕێگەتان پێناین خۆی ئەلەمایە گرنگە خەڵک لەمە بگا لەم دروشمە بگا ئەوەی کە باسەکە هەندێ لایەنی سیاسی کە لە پشت ئەم تەوەژمە بوون باسییان لەوا کرد عینادی هەیە کاکە ئەمە فەرقی هەیە عینادی لەگەڵەوەی تۆ بەرنمەیەکت هەبێ ئەجندایەکت هەبێ لەگەڵەوەی تۆ پرۆتۆکۆلێکت واژوو کردبێ خۆمان نەزانین حکومەت کە دروست بوو بڵێن حکومەتی عێراق لەسەر ئەساسی کۆمەڵێ بەرنامە و کارنامە دروست بوو لە هەواپەیمانی ئیدارەی دەوڵەت یەکی لەو کارنامانە ئەوە بوو علاقاتی لە بینی هەرێمی کوردستان و عێراق ئەبێ علاقاتێکی سروشتی بێ و پێ یاسابێ بە دەستور بێ ئەبێ ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بگاتە خەڵک یانێ مەخۆ هیچی امتیازێکی تیانی خەڵک موچەی خۆی وەرگە بەڵام حکومەتی عێراقی کاڵم حکومەتی عێراقی هەڵبەتە وەکو جەنابی کاک مەسرور بەرزانی باسی کردبووم دیارە نیەتی سوودانی نیەتێکی باشە بە ئاراستێکی باشە ڕوا هەمیشە هەڵیاوە لەگەڵ جەنابی کاک مەسرور بۆ ئاراستەیە بێ کە خزمەت بە هەموو عێراق بکەن و بە هەرێمی کوردستان بەس هەندێک لایەن لە هاوپەیمانی یان لە ئیتاری تەنسیقی ئامێژ ڕوتی ڕووداوەکان بە ئاراستەیەکی کە بکەن دیار بە هاوکاری هەندێک گروپ هەندێک لایەنی سیاسی کە لە ناوە ئەیانەوێ بە شێوەیەک لە شێوەکان دیزایانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە نادەستوری یان بە نایاسایی یان بە فێڵ و تەڵەکەبازی بگۆڕن بەداخەوە لێرە خاڵکی زۆر گرنگێ ئەم حکومەتی ئیستا حکومەتێکی وریایە حکومەتێکە بەپێی ئەجندایشەکە حکومەتێکە هاوڵاتی کردوێتە سەنتەر یانی هیچ کاتێک هیچ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان ناتوانێت مزایدە بەسەرم حکومەتەوە بکە بڵێ ئەولەوێتی هاوڵاتی نییە ئەولەوێتی ژیانی خەڵک نییە بۆیە ئەولەوێت لای جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکی حکومەت هەر وەکەوەی لە گوێمان لێبوو لە جەنابی لە کاتی لەم ڕۆژانە کە پێش بەربانگ باسی کرد لە مناسبەیەکە کە دانیشتووتی ئێمە لە کاتی ئەوەی کە سەرکەوتنەکانمانە بێ خەڵکی زۆر یەت ئەبێ بە خاوەنی ئەو سەرکەوتنانە لەگەڵمانایەوە ئێستای بینین بەواقع لە تیڤیەکان لە شاشەکان پێشتر ئەوانەیان وت کاکە ئەم حکومەتیە ناتوانێت هیچ بکەم حکومە شکستی خواردەم حکومەتە موچەی پێ نادرێ ئیساکە حکومەت لە ماوەیەکی کەماتوانی دوو موچە دابین کە هەر کەسە و ئەڵێ من کردووە من ئەوام کرد لە ڕاستیەکەیشی ئەوەیە کە بەڕاستی ڕاستیەکەی شێوە کە حکومەت هەرێمی کوردستان بە فەزلی حکومەت هەرێمی کوردستان کەەوە ئەوانەی بەشدارن ئەگەر حزبە سیاسیانە ورد بن خۆیان نوێنەریان هەبووە کاکە لە حکومەتیانە هەم یەکێتی هەم گۆڕان ئەمانە نوێرینی ڕسمیانێ وەزان بۆ متمانیان بە وەزیرەکانی خۆیان نییە بۆ متمانیان بەجێگری سەرۆکوەزیران نییە بۆ ئەچن بە ئاراستەیەکی حزبی کارەکەن لە کاتێکا کە ئێمە دام و دەستگایکی ڕسمیمانەیە قاوارەیەکی دانپێدرامان هەیە بەپێی یاسا بەپێی دەستور کە هەرێمی کوردستانە بەڵێ کاک حەسەن زۆر هەوڵدرا وەکو جەنابە باسی کرد کە حکوومەت ناتوانێت ئەمە بکات و حکوومەت فەشەلی هێناوە و زۆر قسە ئەکرا لەم لاولاوە بە تایبەتی لەلایەن هەندێک لەو حیزبانەشی کە وەک جەنابە وتە لە حکوومەتا بەشدارن بەڵام ئەم ئەنجامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بەدەستی هێنا لەم ئاڵنگاریانەی کە لە ماوەکانی ڕابردووە ڕوبەڕووی بوویەوە چیمان پێڵێت ئەومان پێڵین ئەبێ خەڵک متمانی بە حکومەتەکەی هەبێ ئەبێ خەڵک متمانەی بە سەرۆکوەزیرانەکەی هەبێ کە سەرۆکوەزیرانەکە ڕۆژدە لەسەر ئەوەی کە ئەوەی لە بەرنامەی کارەکەی وعدیاوە کە خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکە لە هەموو سێکتەرەکان لە تەندروستی لە ئابووری لە هەموو بوارەکانی کە حکومەتە فعلا حکومەتێکە لە خزمەت خەڵکایە و حکومەتێکە دوور لە مزایدی سیاسی یعنی ئەوە تا ئەگەر سەیری بەنامەکەی حکومەتکەی کاتێک ئەم دەستکەوتاتە پێشەوە یعنی زۆر بەوردی ئێوەش هەر باستان کرد نووسێتی هەردوو تیمی ئەنجومەنی وەزیرانی عێراق و تیمی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەم کاریان کردووە
خۆبی خەڵک لەم پەیامە تێبگام لە ناڕۆژی ئەم قسانە تێبگا کە ئێمە حکومەتێکین ئەم حکومەتە تەمسیلی هەموو خەڵکی کوردستانەکە حتا گو لەو هەڵبژاردنا مەسەن تۆ لە هەڵبژاردنا ئەوەی دەنگەیە بڵین بە حزبێکی سیاسی کە پارتی بڵین دەوری سەرەکی هەیە لەم حکمڕانیە و ئەوەی دەنگیشی پێناوە خۆ خزمەت هەموو لایەکیانەکە یانی جیاواز ناکە نایە حکومەتی هەرێمی کوردستان کە موچەی وەرگردووە بۆ کەسێک کە معارەزەیە و فەرمانبەرە بڵێ موچەکەی تۆ نایە موچەکەیان بۆ موچەکە بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو فەرمانبەرانی کوردستان خەڵکە بێت لە مواقعات تێبگا و خەڵکە بێ وشیار بێ بەڕاستی تا ڕادەیەکی باش ئەوەی منەی بین لە شاری سلێمانی خەڵک گەیشتوتە قەناعات و جارێکی کە متمانە گەڕاوەتەوە بۆ حکومت بۆ دڵنیایی هەیە کەم حکومەتە کە کاتێک ئەوێ سوور بێ لەسەر داواکانیان ئەوە نییە کە خەڵکی کە باسیەکە ئەوە نییە ئەم حکومەتی هەرێمە وەکو باسم کرد لە ئیتارێکا بێ نێوێ خزمەت بەم هاوڵە بەعکسەوە ئەوێ خزمەت بە تۆ بکە و ئەوێ کەرامەتت پارێزراو بێ ئەوێ بە سەربەرزی موچەکەت وەرگری ناوێت تۆ زەلیلبی موچەکەت وەرگری یان ئێمە زۆر جار لەسەر حتا گویسا کۆمەڵی خەڵک بەداخەوە دیسانەوە کەڵکەڵی ئەوان لە مێشکایە دژی هەژماری من و دژیەوە کاکە ئەو پرۆژی هەژماری من هەمان شێوەکو موچەکە وایە یان حکومەتی هەرێمی کوردستان ئەم ئەکاونتی کردوێتەوە ئەم پرۆسی کردوێتەوە ئەم پرۆسە بانکی جوانی کردوێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیانە بۆی فەرمانبەران لی سوودمەند بن وای ینی بۆی تۆ مافت مسۆگەر بێ یانی سەربەی ینی ئەمە وا لێکا زۆر سەربەخۆبی خاوەنی ئیرادەی خۆت بی یانی کاتێک تۆ کاتێکی بانقی تێتر سەر بە هیچ حزبێکی سیاسی نیت تۆ هیچ قەرزاری هیچ حزبێکی سیاسی نیت حەقی خۆتە و مافی خۆتە و شایستی خۆتە وەرگی بەڵام ئەبێ ئەوەش بزانی ئەگەر ئەم حکومەتە بەم ئاراستەی کاری نەکردا بەم دڵسۆزی کاری نەکردا و سوور نەبووە و لە ململانیەکە جددی نەبووە لەگەڵ حکومەتی عراقی بەداخەوە ینی زۆر جاریمە ئەمان بیست وڵا کاکە هەرێم ڕەنگە کەم تەرخەمی کاکە کەم تەرخەمی کردبی لە ڕادەستکردنی داهاتەکانیان ڕادەستکردنی ئەمە حکومەتی هەرێم هەموو ئەوەی لەسەر شانی کریەتی بەس بۆی فەرمانبەری هەرێمی کوردستان بە سەربەرزانە و کەرامەتی مەحفوظ بێ و شایستە دارایەکانی مەحفوظ بێ وەکو چۆن هەر هاواتێک لە بەغا لە بەسڕا بێ ئەوەی هیچ مزاهرەیە بکە بێ ئەوەی هیچ ڕێپێوانێ بکە بێ ئەوەی هیچ فشارێکی بێ موچەکەی خۆر بێ خەڵک لەمە تێبگامە گەمەیەکی سیاسی تند بوو بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستان نەکرا و ئامانج لێی و ئامانج یەکەم لێی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بوو کە سەربەرزانە و ڕووسورانە و خۆشببختانە ئەمە دەرکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە مەسرور بەرزانی لە ئاستی ئەو تەحەدی و ئاڵنگاریانە بووە بە دڵی خەڵکی کوردستانیشە و ئایندەش هەروە بە ئینشەڵڵا بە دڵی خەڵکی کوردستانە بێ چونکە ئەمە ئەوەش ڕوونکەمەوە بە ئاسانی و دەستکەوتش نهاتە پێش یانی بەڕاستی هەمومان بینیمان هەوڵ و کۆشەکانی جەنابی کاک مەسرور کە سەردانی واشنتۆنی کرد و سەردانی ئەمریکای کرد و هەموو ئەوانەی دۆستی حکومەتی هەرێمی کوردستان دۆستی ئەم قوارێن دیداری لەگەڵ کۆنگرسمانەکان لەگەڵ سیاسیەکان لەگەڵ ئەوانەی دەوریان هەیە لە تینگتانکەکان لەگەڵ هەموو ئەمانەیە ڕاوێژی کرد و زەمینەیەکی باشی دروست کرد تا ئێستا وای لێ هاتووە ئێستا منەمێ ئاماژە بە خاڵکی زۆر گرنگکەم هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت ئەم جارە کە کۆبنەوە ئەکرێ بەڕاستی ئەم کۆبنی کە باس کرا کە ئیسای و باستان کرد ئەم کۆبنە بۆی بە ئێمە بە ئەمریکا بڵین یان بە هاوپەیمانان بڵین یانی عێراقی وا بڵێ ئێمە جۆرێک لە تەباییمان هەیە لە عێراقا یانی کە کاگرێن شیروانیش بان کراوەکو سەرۆکی هەرێم بۆی ئەو مەشهەدە پیشان بن کەواتە ئەو مەشهەدەش کە دروستکراوە بەڕاستی فەزڵی قوارەی هەرێمی کوردستان هەیە کە سوودانی بڕات کە چێتە ئەمریکا یەکێک لەو تەوەرانەی کە لەگەڵ ئەمریکیەکانە باسەگای علاقاتی ئەوان لەگەڵ هەرێمی کوردستانە چۆنە ئایا ئەمان توانیانە مستحقاتی هەرێمی کوردستان بکەن خۆیمە جاری هێشتا مانگی 10 مانگی 11 مانگی 12 موچەی ساڵی ڕابردووش وەردەگیرانی کۆمەڵێک داوا و داخوازی کەشەیە و هەروەها کۆمەڵی فشاری شەیە بەڕاستی تا ئێستاش ماوە یانی ئەو فشارانی کە محکەمەی ئیتیحادی ئەیکا کە فشاری نادەستورین کە ئێمە ئەمانەی بە ڕێوڕەوێکی مەدەنی بە ڕێوڕەیەکی سیاسی بە ئیتیجایەکی نەرمونیان بەو سۆفت پاوەڕی کە ئەمانە هەمووی بەکاربێنی بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بە کەرامەتەوە بە سەربەرزیەوە بە ئاسوودەیەوە بژی بە مافەکانی بگا. بەڵێ حەسەن جەباری چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ جەناب.